بەهۆی خراپی و کەمی کارەباوە بۆ جارێکتر هاوڵاتیانی سنووری ناحیەی وەرتێ خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگای نێودەوڵەتی حاجیۆمەران سۆرانیان داخست و دوای زیاتر لە 4 کاتژمێر خۆپیشاندان هیچ بەرپرسێک بەدەمیانەوە نەهات و لەلایەن هێزە ئەمنیەکانیشەوە کۆتایی بە خۆپیشاندانەکە هێنرا. ئێمە وەکو گەنجانی باڵەکاتی وەکو خەمخۆری باڵەکاتی ئێمە هاتوین جارێک بڕیاریان پێداین کە کارەبامان بۆ بکەنە تەنانەت ئەگەر 15 ساعتشمان بدەنێت تەنانەت ئەگەر 12 ساعتشمان بدەنێت بەڵام ئێستا کارەبایەکەمان وەکو تەرەفلایەت لێ هاتووە ئێستاش هیچ بەرپرسێک نهاتووە کە قسەی لەگەڵ بکەین جارێک هاتن دوو قسەی باق و بریقیان بۆ ئێمە کرد و ڕۆیشتن خەلاص ئێمەش بڕیارماندا وەکو گەنجانی باڵەکاتی مادەم بەرەو ڕیفراندۆمە چین کەچی ئێستا بەرەو تاریکاییە چین ڕیفراندۆم ناکرێ ئەگەر ئەوها بێ کەس دەنجێ بە بڵێنادا ئێمەش وەکو گەنجانی باڵەکاتی ڕێگە چۆن ناکەین. زۆر سپاس. لەگەڵ ئەوشدا لەو 12 ساعتی لە ماوەی پچر کارەبایەکە ئەوژاوە لە وەختی زۆر ناوەخت کە وەختی گوژانەوەی کارەبای نەبوو بە تایبەتیش لەو ناوچەیە کە بەهۆی ئەوەی ئەمە سوودمەند نین لە مۆلیدەی ئەهلی هەتا ئێستاش مۆلدەی ئەهلی لەو سنوورەی نییە کە بۆ ماوەی بەدەست ئەو کارەبایەژۆ گرفتار بووین. بەخەمەوە نەبوونی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە داوا سەرەتاییەکانی هاوڵاتیان و لێدوانی نوێنەرانی حکوومەتی هەرێم لەسەر کارەبا خۆپیشاندەرانی تووڕەتر کردووە و داوا دەکەن حکوومەت لە جیاتی کارەبا بەدەرەوە بفرۆشێت با بە هاوڵاتیان خۆیان بفرۆشێتەوە. نوێنەری حکوومەتی هێرشی کوردستان لە ئەمریکاڵێ کارەبای بە دەوروبەری فرۆش کاکە وڵای هەر بۆم بفرۆشنەوە مادامە بی کارەبای فرۆشنە بە خەڵکی کوردستان بفرۆشن ماقوڵ نییە خەڵک سۆتا جەنابەت لە ئەمریکای 200 سبلیت لە پێشە ئەخ ماقوڵە تا دو خاڵی ژێرە چۆن ناکەین نەخێر بۆ ڕفراندۆمیش ئێمە چەند جار داوامان کە وتمان کوا تەعینات وتیان نەخێر وتمان کوا کارەبا وتیان نەخێر وتمان کوا موچە وتیان نەخێر ئەوان شەڵێن ڕیفراندۆ ئێمە شەڵێن نەخێر بۆیە ئەڵێم ڕیفراندۆم بۆ چەگەر میلەت لە زەلیلی بژی تا ئازی سەر شۆڕیتان فرێدن ئێوەش وەکو میلەت بژین. بەڕێز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوروپاوە دانیشتووە لە بەر سبریت لە حیسابی خەڵکی ڕەش و ڕوت و خاوەن شەهیدانی کوردستان کەچی ئەوێ کارەبامان زیادە ئێمە کارەبا ئەفرۆشین بە وڵاتان بابێ کارەبا بە وڵاتەکەی خۆیان دابین بکەن کە ئەم خەڵکە ڕەش و ڕوتە ڕۆژانە شەهید ئەدا لە سەنگەرەکان من وەکو پێشمەرگەیەک داوا لە حکوومەتی هەرێمەکەم واز لەم قات و قوڕیە بێنێ لە میلەتەکەی خۆی ئێستاش ڕێگاکە ناکەینەوە با هیمەتی جەماوەری ناحیەی وەرتێ و هەموو گوندەکان باڵەکاتی بە عام داواکەین کە کارەبایەکەمان بۆ چاپکا و لە گەڕێزی کەناڵی پێام. لە ڕۆژی 29 2017 هاوڵاتیانی ناحیەی وەرتێ بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیەوە خۆپیشاندانیان ئەنجامدا و دواتر لەلایەن بەرپرسانی ناحیەی وەرتێ بەڵێنی چارەسەرکردنی کارەبایان پێدرا بەڵام دوای زیاتر لە مانگێک لە خۆپیشاندانیان کێشەکەیان چارەسەر نەکرا و مۆڵەتی 3 ڕۆژی تریان بە حکوومەتدا ئەگەر دووبارە دەست بەگرتنی ڕێگای سەرەکی هامڵتۆن دەکەنەوە. هاوڵاتیانی دانیشتوانی ناحیەی وەرتێ دوای ئەوەی ماوەیەکی دیاریکراویاندا بە حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا بەڵام دوای ئەوەی کێشەکەیان چارەسەر نەکرا بۆ جارێکی تر ڕژانەوە سەرشەقامەکان و خۆپیشاندانیان ئەنجامدا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.